چاوتان باش من نوێنەر فاتح ڕووداوی ئەمڕۆ پێشکەشەکەم جێندەر چییە؟ لە دوێنێەوە ئەم پرسیارە و ڕوژاوە دوای ئەوەی کە حاج کاروان بانخوازی ئیسلامی بڵاوی کردەوە جێندەر واتە هاوسەرگیری پیاو لەگەڵ پیاو ژنیش لەگەڵ ژن. بەڵام ئایا ئەمە واتەی جێندەرە؟ ئەگەر ئەمە واتاکەیەتی بە چ بەڵگەیەک؟ هەروەها جێندەر و ڕەگەز چ جیاوازیەکیان هەیە؟ ئایا ئەم قسەی بەڕێز حاجی کاروان کورتکردنەوەی چەمکێکی زیری نییە لە پێناسەیەکدا کە ئەوانی لە بواری جێندەر کارەکەن دەڵێن ئەم چەمکە پەیوەندی بە هاوڕەگەزخوازیەوە نییە. چەمکێک کەواتای یەکسانی دەرفەت و دادپەروەریە لە نێوان ژن و پیاوچی هێنایە سەر هاوڕەگەزخواسی. ئەمە پرسیاریەوانە. هەندێکی دیکەش دەڵێن چەمک لەگەڵ کاتدا واتای دیکە لەگەڵ خۆیدا هەڵدەگرێت. ئەم پێناسەی جێندەر چی دیکە لای نیولیبراڵەکان بۆ نمونە کارپێکراو نییە. ئەم پرسیارانە زیاتر ئاڕاستەی بەڕێز حاجی کاروان خۆی دەکەم کە لە ستۆدیۆ میوان بە. کاک حاجی سپاس دەکەم میوانی ڕووداوی ئەمڕۆی ڕەنگە زۆر کەس بیانەوێ گویان لە وەڵامی پرسیارەکان بێت. هەر بۆ ڕووداوە بزانم هەزاران کۆمنت هاتبوو ئەمڕۆ لەسەر بابەتی جێندەر. با پۆستەکەت بخوێنمەوە وەکو خۆی. دوێنێ نووسیت ئەزانن جێندەر واتای چییە؟ هاوسەرگیری پیاو لەگەڵ پیاو، ژن لەگەڵ ژن، پیاو لەگەڵ ئاژەڵ، ئاژەڵیش ئەمەی قبوڵ نییە. ئەمە کۆتێشن قسەکەی خۆتە. ئەم پێناسەیەت لەکوێوە هێناوە؟ بنای خۆی گەورم هەرێبان سپاس. وەڵا ئەم بابەتە پێویستی بە ڕوونکردنەوەیکی باشە نەک هەر لای منەوە و لەلایەن خەڵکێکی ئەکادیمی ترەوە زیاتر کە دکتۆرا و ماستەر و دراساتی باشی کردوێت لەم بوارەیە. چونکە ئەمە بابەتێکە تەنها وشەیەک نییە من و تۆ لەسەری دانیشتین بڵێن جێندەر چییە و جێندەر تەنها ئەم تعریفەیە. ئەو پێناسی کە من کردومە ئەگەر بیتە تەسەلسول بیتە لە ڕقەمیەکە و دەست پێ بکەی ئەوە لەوانەیە لە ڕقم 20 بێ، احتیمالە لە ڕقم 25 بێ. یەک لە واتاکانی جێندەر خۆی لە وشەکەی خۆیە. ئێمە من و تۆ ئیشکالمانێ هەر کەسێک لە گۆگل بیگەڕێ ئەتوانێ بیدۆزێتەوە. ینی پێناسەی ڕەگەزە لەسەر ئەساسی هزر و جسم و بیرکردنەوە و وەزیفەکانی. ینی تهدیدی وەزیفەی نێر یان و مێ لە ژیانی خۆی لە بواری کۆمەڵایەتی و لە بواری جنسی و لە بواری هەڵسوکەوتی خۆی ئەکا. ینی بە کوردێکی بازی نوقاتی تری تیا لە ڕووی مساوات و عەدالەت ژن و پیا وەکو یەک بن. ئەوەی کە پیا و حەقی خۆیەتی ممارەسەی بکات لە ڕووی عادات و لە ڕووی هەڵسوکەوت و وەتەنانەت لە ڕووی جنسیشەوە ژنیش بە هەمان شت حەقی خۆیەتی ممارەسەی ئەو بابەتانە بکە. کەواتە ئەو جێندەرەی کە باس ئەکرێ من لە دەرەنجامی ئەو گەڕان و بەدواداچوون و بیستن و بینینەی کە بینیومان و بەجەنابەت و خەڵکیشەوە نەتیجەکەی ئەوەیە ڕاستە پێناسەی ئینسانەکە لە ڕووی ڕەگەزی خۆیوانێ بێ ئینسان خۆی بناسێ چ ڕەگەزیەکە. بەڵام باسەکانی خۆیان تعریفەکان کە ئەو کەسانی دایانناوە تەنانەت خۆشیان هەمویان متتەفیقنین لەسەر تعریفێکی موحەد بۆ جێندەر. هەندێک ئەڵێن تەنها بابەتی یعنی فیسیۆلۆجی ئینسانەکانە، دیارکردنی وەزیفەی ئینسانەکانە و دیارکردنی ممارەسەی ویست و ئارەزۆکانی ئینسانە لە ئیتارێکی یانی چۆنە لە ئیتارێکی دیاری نەکراو نا بەڵکو لە شتێکی بێ ئیتار بێ دیاری کراو. ئەلێرەوە ئەم بابەتە ئەچێت بۆ شتی تر. ئێمە مشکلمان لەوەی ئەوە نییە کە جێندەر کە تعریفێکی هەیە بۆ پێناسەکردنی نێر و مێ یا بۆ چۆنەڵی هاوسەنگی لە نێوان نێر و مێیان بۆ تهدیدی وەزیفەی نێر و مێ. ئەومان مشکلەمان نییە. بەڵام بابەتەکانی تر کە تۆ دیتە خوارەوە باسی ئەمەیە. یەک لەوانە پێت ئەڵێ دوو ڕەگەز نییە، شتێکی تر هەیە، ڕەگەزێکی تر هەیە، ڕەگەزێکی تر هەیە. ئەمە جێندەر خۆی تعریفەکەی خۆیەکە. ئێستا شەڕەکە لەسەر ئەوەیە. بەس لەکوێم تعریفاکە کاکاچی؟ هەر ئەو عالەمەی تۆ ئەیبینی، ئەو ئاڵایی تۆ ئەیبینی، ئەوە باسەکە لەوەیە. LGBT بەس زەبێت گروپی پەلکەزیێڕی لەکوێ هاتە سەر جێندەر؟ ئەنی جێندەر ئەگەر بێت و بۆ نمونە باسی لە تعریفەکانی جێندەر بابەتی ڕۆڵە کۆمەڵایەتیەکەی ڕەگەزەکانە، ڕۆڵی کۆمەڵایەتی ژن لەگە ڕۆڵی کۆمەڵایەتی پیاوە. دەستخۆش و بابەتی جێندەر کە هاتە ئاراوە بۆ دەستگەیشتنی یەکسانە بە ماف، یەک لە شتەکانی ئەوەی کە باسیەکە ئازادی، ینی لە بابەتی بزوتنەوەی فێمینیزمەوە دەستگەیشتنە بە مافی یەکسان، ئازادی و بەشداری ئابووری، بەشداری لە بڕیار، یەکسانی بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز باش نێرە یان مەیە. واتە بزوتنەوەی جێندەر پێی وایە کە مرۆڤێک بە نێر یان مێ لە دایکە بێ ئەوە ڕەگەزەکەیەتی. بەڵام بابەتی ڕۆڵە کۆمەڵایەتەکەی کە بۆی دروست دەبێ ئەمە ڕۆڵێکە کە
پاشخانێکی کللتوری و کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و ئاینی بۆی دەستنیشان کردووە کە دەکرێت ئەو نایەکسانیە لە ڕێگەی بزوتنەوەی جێندەرەوە نەهێڵدرێت. ئەمە چۆنی هاتە سەر بابەتی پەلکەزێڕینە و بابەتی هاوڕەگەزخوازی خۆی هاتووە لەبەرەوەی لە بابەتی جێندەرە ئەڵێ کۆمەڵە کەسێکی تر هەیە غەیری ئەوەی تەنها نێر بێ یان مێ بێ، غەیری ئەوەی تەنها نێر بێ و یان مێ بێ، خەڵکانێکی تر هەن پۆلێنیان کردو ئەوەی کە جەناوت ئیشارە پێێت LGBT هێشتا حرفی تریش ماوە کیو هێشتا ئەوەنی ئەوانەشمە ئەم حرفانە کە هەر یەکە و ئیشارەتێکە لەوانی خەڵکێکی عوامی سەدا بنیشێ زۆر لە من و تۆ حاڵی نەبێت کە یەکێکیان باسی سەحاقە، سەحاق ینی ژن لەگەڵ ژن، یەکیان پیاو لەگەڵ پیاو، یەکێکیان ڕەگەز گۆڕین، یەکێکیان ئەو کیوەی کە ئێستاکەەوە قەرارە هێشتا خۆی یەکلانەکتۆ ژنە یان پیاوە، ینی ئەمانە کیو وەنیە کویر ئەوانە هەمووی ئەمە هەمووی ئەڵێ ئەبێ لە ناو جێندەرە جێکراوەتەوە. قسەی من نییە، خۆ من نەم کردووە، ینی خەڵکێک لە ناو جێندەر بە تعریفە زمانەوانەکەی. بەڵام ئێمە لێرە باسی جێندەرەکەین بە پێناسەیەکی فکری و هزری سێکە لە ڕێ فکری هزریەوە ئەو تعریفەکانیان خۆیان مەسە من و تۆ دابنیشین تا بەیانی ناگەینەوە تیجێ چونکە تعریفە هزریەکەی بابەتەکە یەکسانی بوو واڵی ڕۆڵە کۆمەڵایەتیەکە بەوە مشکلەکە بەوە دەستی پێ کرد دواتر هەفتاکان کە وەکو چەمک هات دوای ئەوەش قسەی لەسەر کردووە. بەس ئەمە بزانم ئەو خاڵە ڕوونکەمەوە. باش تۆوتت 20 ڕەنگە لە پێناسەکانی جەندەرە ئەگەر بێن ڕەنگە لە خاڵی 20 و 21 و 22 بێتە سەر بابەتی هاوڕەگەزخوازی. باشە تۆ ڕەنگە خەڵک بپرسێ بۆچی حاجی کاروان 20 خاڵی تیا پەڕان لە تعریفە هاتە سەر خاڵی 21. لەبەر ئەوەی نەتیجەکەی ئەم هەیە ئەم سەر لەم شتە خراپەوە دەرەکە کە سەر لە ئینسانە شێوێنەیە لە نێرایەتی ئەشێوێنێ نێر بێیان مێبێ، سەر لەوە ئەشێوێنێ ئەم ئینسانە ڕەگەزی خۆی لەدەست بدا، وەزیفەی ڕەگەزێتی خۆی لەدەستدا. ینی بە کوردیەکەی لە دەرگای یەکسانیەوە دێ ئەڵێ ئەبێ ئافرەت بۆ نمونە هەمان وەزیفەکانی پیاو ببینێ. پیاو حقوقێکی هەیە بۆ نمونە لە ڕووی بابەتێکەوە مەسە ئێسمە شەرعێکمانێ شەرعی خوای دایناوە باسی تعدودی ژنهێنانە مەسەرم بکە دووژن ئەڵێ ئەبێ ئافرەتیش هەمان بۆ نمونە هەمان بابەتی هەبێ کەواتە لە مساواتەوە لێەوە بۆ دێ. دووەم ینی ئینسانی دەرکردووە لەوەی کە ئەم ئینسانە ممارەسەی حەزەکانی خۆی لە ڕووی جنسیەوە لە ڕووی دروستکردنی خێزانەوە کە جەنابەت ئیشارەتت پێدا یەک لە ئیشەکانی جێندەر باسی خێزانەوە نیە جەندەر یان دروستکردنی خێزان لەسەر ئەساسی ڕەگەزی نێرومێ یەکەم جارواڵێ بەڵام ئاڵێ لە دەرەوەی ئەمەش تۆ توانی خێزان دروستکەی بە دەلیلی ئەوەی ئێستاکە بۆتە یاسا ئەوە تا ژن بەش لە مەحکەمە لە ئەوروپا ژن بە ژن شووەکە بە مەحکەمە و بە کەنیسەش ئێستاکە تەصدیق کراوە پیاو بە پیاو شووەکە ئیترەوە ئەوە عەمەلی جندێرە لە کۆمەڵگەیە کە پێناسەی خێزان گۆڕاوە پێناسەکەی ئەوەیە خێزان لە کلاسیکا ئەوە یعنی ئەوە بووکەوە ژنێک لەکوێ گۆڕا بەڵام مەبەستەکەمەوە لێرەوە گۆڕا لەم جێندەرەوە گۆڕا ئیش لەسەر فکر زیندەوە کراوە بزوتنەوەی جێندەر سەر لەوە دەرەکە بەڵێ بێگومان نەک دەرەکە هەر دەری کردووە ئێستاکە بەس ێستا خەریکە بگاتە لای ئەگەر بێت و بەس بەم شێوەیە لە کوردستان تۆ بینیوتە کە ممارەسە بکرێت یعنی ئەو بزوتنەوە جێندەریەی کە لە کوردستانە هەیە بەو ئاراستەیە ڕوا سەر لەوە دەربکە ئەگەر دەرفەتێکم دێتێ بۆ ڕەنگە یەکێک کە یعنی وەکوڵی خۆیان لێرەنین خۆیان لێرەیە ڕەنگە ئەگەر یەکێک بڵێ ئەمە ئارگومنتەکەی حاجی کاروان بێت کەسێک کە لە بواری جێندەراییشەکە یخۆ بزوتنەوەی خەڵکی ئیسلامیشە بووە کە لە کۆتایەکەی سەری کێشاوە بۆ پەڕگیری و تیرۆریزمی دروست کردووە. بەڵام ئایا بەڕاستی ئاین ئامانجەکەی ئەوە بووە نەخێر ئامانجەکەی ئەوە نەبووە. ڕەنگە ئەویش ئەو ئارگومنتە لەگەڵ تۆیە بەکاربێن ئەگەر بڵێ جێندەریش هەرسەر لەمەوە ئەمە هەرەوە نییە ئیسلام خۆی ڕێگری کردووە لە پەرگیری لە تندڕەوی بەس ئەمە ڕێخۆشکەرە بوو ئەوە ڕێخۆشکەرە بە یاسا بە شەریعەت دایان ناوە یعنی ئەمە بابەتەکە لەوە نییە تۆڵێ بیکە یامەیکە نا ئێستا ئەو هەفتەیە لە کۆنگریسی ئەمریکا تەصدیقی ئەم بابەتەی کرد بۆ کۆمەلگای ئەمریکی بەریتانیا ئێستاکە وابوو یەک معلوماتی بدەمە جەنابەت بۆ نمونە باسی بەریتانیات بۆ بکەم جاران ئەگەر کچ و کوڕ حتا تەنانەت لە ئیبتیداییش یعنی لە سەرەتایی و لە ناوەندیش ئەگەر مەلەوانیان بکردا طبیعی بوو تێکەڵاوبوونەکە بە هەر حەڵ تێکەڵاویان کرد ئێستا کاڵێ کە دێتە دەرەوە لە مەسبەح نابێت تەنانە مەلابەسی داخلیان لەبەر بێ ئیشی لەسەر کراوە کەواتە ئەو بابەتی جێندەریە ڕێخۆشکەر بوو بۆ ئەوەی ئەم بابەتە بە یاسا بکرێ ئێستا بۆ تا یاسا ئەوە تا جەنابەت باشە زانی زەواجی پیا و پیاو لەگەڵ ئەمەیە یعنی پیاو بووە یەکەم جار خۆی ژن بووە دوایی خۆی کردو بە ڕەگەزی پیاوەکە شووی کرد بە پیاوێکی تر مناڵێکیان هەڵگرتوتەوە ئێستا مناڵێکی لە خۆی هەیە ئەم مناڵە سەری لێشێواوە دایکی پیاوە یان ژنە من بەبەستمەوە نیە کە بێتێ ئێرە خۆی بێتەوە نەتوێ بدێتێ ئێرە یەک قسەیەکی
ڕۆژنامەنووسێکی ئەمریکی زۆر جوانە ئەڵێ ئەگەر 50 ساڵ بەر لە ئێستاەوە جۆم لە دکتۆر عوسمان ئەڵبجەی قسەیەکی جوانی کرد ئەو ڕۆژنامەنووس ئەمریکایەکە 50 ساڵ بەر لە ئێستا بدوتایە ڕۆژێکدا دێ خەڵکێک بە ناوی جێندەرەوە بۆ نمونە ژن و پیا و ئەبن بە هاوسەریەک ژن و ژن ئەبن بە هاوسەریەک خەڵک پێیانەوت شێتە بەس ئێستا کە بۆتە حاڵەتێکی طبیعی ئێستا لە ئەوروپا نەک طبیعیە ئەوە تا چ بزمێکیان لە قەتەر دروست کرد کە ئەم بابەتە نابێ محارەبە بکرێ و نابێ بە یاسا ڕێلی بگیرێ ئەمە مؤتەمەر و کۆنگرەی دنیای بۆ کرا لە 94 لە 96 لە 99 وەرە هەتا ئەم کۆنگرانەی ئاخیر حتا خەریکە تەطبیقیکن بە حاڵەتەکە خەڵکێک ناتوانێت ڕێگر بێ ئاگەر لێ ناتوانانی ڕێگر بی کەواتە یاساکە لەوە نییە کە ئەم ئینسانە حەقی خۆیەتی لە ڕووی ممارەسی جنسیەوە بەڵکو تەنانەت ڕێ ئەدا بە قانون ڕێ ئەدا تۆ لە دەرەوەی خێزانی خۆت ژن و پیاوێکە دەرەوە خێزان دروست پێ دوایە ئەو ئەنجامی بزوتنەوەی جێندەرە لە چۆ هات بزوتنەوەی جێندەر ئەوانەی لەسەر جێندەری شەکەن زۆر جیاوازن وەک لەوانەی کە لەسەر مافەکانی LGBTQA ئیشەکەن بۆ نمونە لە نەتیجەیە هەردووکیان بڕۆ سەرچاوەکە ببینە هەر ئەمەیە جێندەر ئێستامانی کە جەنابەت بازێکی لە فێمینیزمەکان چی ئەڵێن ئەماش باسی هەرم بابەتە ناکەن یعنی ئینسانە لێ ئازادە بۆ خۆی چۆن ممارەسی خۆیەکە چۆن بیرەکاتەوە لە ڕووی جنسەوە لە ڕووی دروستکردنی خێزانەوە باسی ئازایەتێکی ڕەهایە ئەساس و ڕێگ و ڕیشەی جێندەر بابەتی ڕۆڵە کۆمەڵایەتەکەیە باز لە دەستگەیشتن بە مافەکە بە شێوەیەکی یەکسانی یەک لە تعریفەکانی ئەوەی ئەمە ئاساسەکەیەتی ئاساسەکەی وایە بەڵام تعریفەکانی بەرەخوارەوە ئاساسەکەی بەڵام دوای ئەوە بۆ نمونە نیولیبرالی ڕادیکاڵ چەپی ڕادیکاڵ ئەمانە لە ئەوروپا لە ئەمریکا چۆن بەکاریان هێناوە پرسیارەکە ئەوەیە بۆ تۆ ئەچی بۆ ئەوێ بۆ ناگەڕێیتەوە سەر ئەسڵ من لە ئەسڵەکەیە مشکلەم نییە لە کەلیمەکەیە لە ئەسڵەکەیە ئەوەیە کە ئەڵێ پێناسەی جێندەر بۆ ئینسانەکانەوەیە تۆ ڕەگەزی خۆت بناسی و ماف و حەق و حقوقت ممارەسەی ژیان و خێزانداریت لە دەوروبەر ڕەگەزی خۆتا بکە هیچ گرفتی تیانە بەڵام ئەو خۆی وا ئەڵێ ئیشەکەی منە تعریفی خۆیان و پێناسی خۆیانە و ئێستا لە ڕووی ئەمەلیەوە لە وڵاتانی ئەوروپی وڵاتانی تر بۆتە لایەنی ئەمەلی و تەطبیقەکرێ لە ژیانە ئێستا تەطبیقەکرێ باش ئەوە دیارە تەطبیق ئەکە بوو تەطبیقکەواتە ئێستا لە چۆ دەرچووە بۆچی ئەم پۆستت کرد هەستت بەچی کرد لە کوردستانە هەڕەشەیەکی وایە کە ئەم پۆستت کرد من ئەمڕۆ یەکشت بۆ ئێستا پێتەرێ هەموو ئەوانی کە لە باری جێندەر کارەکەن پێیان وایە ئەوان مستهدەفن ئەسانی چۆنە ئەگەر ئەمە نانەکەم نین خۆ سێرکە من ئەوەی ئەگەر نەتیجەکەی ئەم بابەتە بێت کە وەکو ئەوروپا ئێستا سەری لێ دەرچووە تەنانەت جەنابەت باشزانی ئینسان لەوە دەرچووە زەواج لەگەڵ یعنی پیا و لەگەڵ پیا بکە ئەوە کە ئەمە هەر کارەساتێکی گەورەیە ژن لەگەڵ ژن بکە گۆڕینی ڕەگەز پیا و خۆیەکە بە ژن و شوئەکە ژن خۆیەکە بە پیا و ژنێنێ ئەو هەفتەیە لە بەریتانیا کوڕێک ڕەگەزی بە حسابی خۆی گۆڕیوە لە بچکە بۆ لە ڕووی زیهنیەوە وابی دەکاتەوە کچە لەگە کچێکی ترا کچەکە حەملی هەیە ئێستا کابرای گیراوە باشە ئێستا من لە چۆ سەری دەرکردووە هەموو بڕۆ دابنیشە لەگەڵیان من جۆب لە بەرنامە ئەوروپیەکانش گرتووە هەمووی نەتیجەکەی ئەمەیە بۆیە ئەوان ڕێیانداوە ڕێ ئەدەن تەنانەت لە یاساکانیان هاتووە ئەڵێ نابێ ڕێگر ببی لەوە کەسانەی کەوا لە دەرەوەی ژنومێت ئەیانەوێ خێزان دروستکات ئەو هەڕەشەیە لە کوردستان هەست پێ کرد سەرەتایە پێ دوایە هەڕەشە هەیە طبعاً هەڕەشای ئەوانن کەوا کار لە بواری جێندەرەکەن بەڵێ بەڵام بەخۆی بزانیە بەخۆی نەزانێت مثلا دوێنێ کابرای لە ئەمریکا تەلەفۆنی بەم کرد تێ جوێنی پێمدا ئەمڕۆ لە گروپێکە جۆ لە گفتوگۆیەک بوو یەکێک لەو کەسانێک کە هاوڕێی خۆتە و زۆریش بە احترامەوە باسی کردی وتی من چەندین ساڵە لە بواری جێندەرە کارەکەم و وەرکشۆپ هەڵێمەوە دواتر ناوەکەشت ئەدەمێ مشکلەمان بەڵام وتی ئەمە هیچ کاتنە وەرکشۆپێکمان نەشتێکمان باسی ئەمانەمان نەکردووەی ئەو نەیکردووە بەڵام لە کۆی بێ ئاگاژ نییە چەندین ساڵە لە بوارە ئیش لە کۆی دەکەسی تر بۆ من ئێمە سێ دکتۆری گەورەمانێ ئەو دکتۆر موسەنا دکتۆراکەی لەسەرەوە بووە دکتۆر خالیت دکتۆر عوسمان هەڵەبجەیی ئەمانە پرۆفسۆری گەورەن قسەی من نییە هەمووی ئەو خەڵکەی کەوا ئێستاکە لە حاڵەتی کۆمەڵایەتیمان ئەترسێ ئێستاکە ئەم بابەتە وەگوتم کە بە یاساکرا ئەم یاسایەکی نێودەوڵەتیە دەوڵەتان پابندن بەسەریەوە من یەک پرسیاری لە جەنابەتەکەم بۆ دەوڵەتانی ئیسلامی نەیانتوانیوە تا ئێستاکە یاسایەکی موحەد دەربکەن موحەدیش نەبێ هەچ کەس بۆ خۆی بە هەرێمی کوردستانیشەوە کە دژی ئەم بابەتە بێ ڕێگر بێ لەم بابەتە بۆ ئەبێ مقتەدا سەدر لەوێت کۆ بکاتەوە بۆ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا بەڕاستی ئێمە لە بەردەمەوە هەڕەشەین ئێمە بەشەرین
ئێمەش ئینسانین ئێستا هەموو خەڵک بۆتە یەک عائیلە بەڵام کۆمەڵگەکەت عادات و تەقالیدی خۆی هەیە کۆمەڵگەکەت پابەندە بە ئاینەوە ئەوروپاش جارە پابەند جاران جەنابەت باشە زانی وەرە سێ ڕسمی ئەوروپا کە جاران ئافرەت ئەمەشی دیار نەبوو لە ئەوروپا فلیمی بیستەکان لێ بدا ئافرەت بقژیشی دیار نەبوو ئافرەت پێ عیب بوو تەنانەت دڵداری و عیلاقاتیش عیب بوو تەنانەت پێ عیب بوو ئەژنۆشی دیاربی ئێستاکە هەمی ڕوت و قوت بووە ئەژنۆ دەکەوتن پەیوەندی بە جەنگی جیهانی دووەمەوە دروستکردنی خێزان ئێستا گەورەترین گرفتی ئەوروپا دلە دروستکردنی خێزان نییە ئێستا لەم بابەتە خێزان مستەدەفە ئەگەر ئەو بەڕێزەی کە جەنابەت باسێکی برادری من هەر کەسێک تەنانەت ئیسلامیش بێ ئەگەر تەنها لە جێندەر واتێ گەیشت بێ زۆر بەاحترامەوە هینی عزیزی منە نازم کێشە بەس بەبەستمە ئەگەر من و تۆش ئیشکارمانی لێر دانیشتوین ئەگەر جێندەر پێناسەیەک بێ بۆ ئەوەی کە منی پیاوەکو پیا و مامەڵە بکەم تەبیعیە من ممارەسەی پیاوەتی خۆم کەم ژنیش ممارەسەی پیاوەتی خۆی بکە بۆ دروستکردنی خێزان بەڵام پرسیارەکە لەوەیە لەناو ئەمەوە ئەم ئینسانە حەقی خۆیەتی بۆ نمونە پێت ئەڵێ ئەگەر تۆ چۆن بیرەکەیتەوە عیلاقەی بەجەسەتەوە نییە بە بیرکردنەوەتە بۆ نمونە لە بینی ژن و پیاوەکە چیتر هەیە ئەمە پێرین نێرە نورێ موکە ئەوە بە حاڵەتی دکتۆری نەفسی عیلاجە بە دیشکاریتیان نیە بەڵام لە سەروی ئەمەشەوە ئەڵێ بۆت هەیە تۆ ڕەگەزی خۆت بگۆڕی لە کاتێکە ئەم بابەتە کاک نوێرە ئەمە قورئان پێشی 1400 ساڵ بەر لە ئێستا ئیشارەتی پێداوە شەیطان بە نەستن خوا بەخوا ئەڵێ بە نەستن ئەڵێ ئەبێ وایەن لێ بکەم خەڵقی تۆ بگۆڕن ئێستاکە تەغیری خەڵقی ئینسانە پیا و ژن خۆی بکا بە پیا و پیا خۆی بکا بە ژن ئەمە لە چۆی ئەمە هاتووە من حاڵت بووە تا ئێستا سێ حاڵەت هاتووە بۆ لام یەک سێ حاڵەتەکان یەکیان ئافرەت بوو سیانیان کوڕ بوو چوار عەفوان سیانیان کوڕ و یەکیان ئافرەت بوو ئەڵێ من کوڕم جەسەدم جسمم دەنگی هیچ مشکلێ بەڵام هەموو بیرکردنەوەم ئافرەتانەیە هەموو بیرکردنەوە هەموو شتێکم حەزەکانم ئارەزوەکانم لە مناڵی وا ڕاهاتووم نازانم چی بکەم یعنی ئەم کەسە ئەمە حاڵەتێکا بێ عیلاج کرێ ئەو چی ئەڵێ تۆ بە چی بیرت کردو بێ ممارەسەی ئەو بابەتە بکەیت تەنانەت هۆرمۆنات دەبێ بگۆڕی وای لێ بکەی وای لێ بکەی مناڵ بنیتەوە لەبەرەوە بەڕاستی ئەم مادام لە ئەوروپا ئێستاکە بۆتە حاڵەتێک کەوتۆ خەتەرێ بۆ رووسیا ئەو قەراری دەرکرد دوێنێ لە دۆمایان ئەم هەفتەیە کە نابێ ئەو بابەتە لە رووسیا باس کرد چونکە خەتەرەکە ئەکەوێتە سەرچی بۆ نەمانی خێزانە ئەگەر من و ئەو مامۆستای جەنابەت باسێکی دەرکمان کرد بەم خەتەریەتە لە ئێستاکۆ من ئەگەر بنی قوڕەکە دەرنەکەم نەڵێم باسی ئەوەیە ڕێ بدرێ ئینسان لەگەڵ ئاژەڵا کە لە ئەوروپا کردوێتی مادام لەوێ کرا دڵنیا بە ئیشی لەسەرەکرێ و بڵاو ئەبێتەوە بۆ ملیۆنێ دۆلار سەرفەکرێت بۆ ملیۆن دۆلار بۆ دینا بۆ کەسێک سەرفەکرێت کە بچێت ئیش لەوە بکات خەڵکێک پەروەردە بکە بچێتە ناو مەکتەبەکانە ئەمڕۆ من پۆستێکم بینیوە بەسەراحەت ئێلم هی قونسڵی ئەمریکای ئێرێ هی هەولێرە بڕۆ بیخوێنەوە لە ناو قونسڵە بزان چێ خوێن لە یادی چییە لە یادی کە ڕۆژی ئینە کەم ئەندامانە ئافرەتێکی بەڕێزی ئێمەیە کاڵێمەین خۆڵکی کوردستانە داشەقی پێ لە جیاتی ئەوەی بۆ نمونەولێت بازی شتمان کرد بۆ کەمەندامان ئەڵێ ئەم ئافرەتە لە بواری جێندەریە کاری زۆر باشی کرۆ لە پشتین و لەگەڵی باشە بۆ بابەتی جێندەری کە ئەمریکا ئێستا خۆی کردی بە قەرار طبیعیە پیا و پیا بێنێ ژن بێنێ لە بینی ئەو سیانش سێ چواریشتی تری شەبێ کۆنسپتی لە کوردستان هەیە ئێستا نییە ئێستا ڕاستە یعنی ئێمە سەرکە ئەخلاقمان دینمان کۆمەڵی خەڵک هەن کارەکەن بۆ ئەوەی دەڵێن ژن و پیا و نێر و مێ بە دوور لەوەی ڕەگەزیان چییە مافی ئەوەیان هەیە بەشدار بن لە کاری سیاسی و کاری سیاسی مافی ئەوەیان هەیە کەوا کەس نیڕێ تا ئێستا لە کوردستانە من تۆ چی ئیشکالمان نەم بابەتەیە هیچ ئیشکالمانی بەڵام ڕگاوانیش بڵێن هەبوونی ئەوەی کەوا ئیشکالنی ئێستا لە کوردستانە بۆ نمونە بەشداریکردنی ژنان هەیە لە بڕیاری سیاسی کە هێشتا زۆر کەمە بەراورد بە لە بازاری کاردا ڕەنگە بەرهەمی بزوتنەوەی فێمینیزمە کاگنێرە هیچ علاقە بە فێمینیزم ناوەڵا علاقی بە ممارەسەی ڕۆژگاری ئینسانەدافی شەرع لەبەر ئەوەی پێت ئەڵێ ئەو یەکسانی کە ئەوان باسیەکەن ئەو یەکسانیە یا ئەو ئازادیە لەو دوو کەلیمەیە لە ئازادی و یەکسانیەوە ئافرەت وا لێ بکەن نابێ پیا و ئەمری پێ بکە نابێ لە ژێر ئەمری پیاوە بێ نابێت تەنها ممارەسەی کاری ناوماڵ بکە و ناشبێت پیا و ئەو مافەی هەبێ بۆ نمونە کە باسی شەرعە نابێت بە ئەو پیا و مافەیە بێ کە باسی ژنی ترە بەڵام لەکوێ داهاتوو ئافرەتەر دەبێ ممارەسەی کاروباری ناوماڵ بکە ناتوە ناناخۆ باسنەوەی کات باسم کرد ئافرەت لە ماڵ و بەستی باسم لەوەی ئەڵێ پیا و چۆن تەسەڕوفەکات هەموو شتەکانی ئەبێ ژنی جوابێ باش کە دەڵێ دەبێت ڕێگری لێ بکەین سەر لەوە دەرەکە ئەم بزوتنەوەیە
کەواتە کۆمەڵگەیەکی مسلمان کۆمەڵگەیەکی محافظکار پێ وایە ئیمانەکەی ئەوەندە زەعیفە کە بگاتەوە ئەنجامە وەکو کۆمەلگانە الحەمدولیلا ئێمە تاسە کۆمەلگامان پەرژینە بەچی بەو بەها ئەخلاقیانە بەو دینەی کە دەستمان پێوەگرتووە بۆچی مەترسیە دەڵێ مەترسیە و سەر لەوە دەرێت بۆتە شتێکی عالەمی من نیم ینی بۆتە مەترسیەکی عالەمی نەکەر من ئەوە مەترسیەکی عالەمی کە بەها دینی و ئەخلاقیەکانی شتەیە پەڕێنێ لەم کۆمەلگەی باڵێ چونکە خەتەر ئەم بابەتە عیلاقی بە خودی ئاوتە کاگنێنە جەنابەت ئێستاکە شتی ئەوە نەماوە شت بشارمەوە فەرمو ئێستاکە وەرە چەند کەسەیە لە بواری ساڵۆنا ئیشەکە و کوڕە و وەکو کچ مامەڵاکە سوراوەکە ئەو بڕۆی چاکەکە و ئەی نن مامەڵێ ئەوە سەرەتایەکە کاک حاجی یەک کۆمنتت بۆ هاتوو باوەکو خۆی بخوێنمەوە دەڵێ کاک حاجی کاروان پیاوێکی خێرخوازە و جێدەستیشی دیارە لە کاری خێرخوازیە باشتر نییە خەریکی کارە خێرخوازیەکەی بێت ئەسڵەن ئەگەر ئەم ئیشە ئیشی من نەبێ واز لە کاری خێرخوازی و بانخوازی دێن کاری بانخوازی ئەوەیە کە تۆ نێڵی کۆمەلگاکەت بەرەو ئینحیرافی ئەخلاقی و لادان و خەڵکێک بە ناوی فێمینیزم بە ناوی جێندەر بە ناوی ئازادی و یەکسانی لە دینەکەی من بدا و دینەکەی من بە نائەدالەت بزانێت کە ئەنەما خوا ئاەتێکی ناردووە نائادیلە لە ڕووی وەرەسەوە لە ڕووی زەواجەوە لە ڕووی مارەیەوە لە ڕووی کۆمەڵە شتێکەوە ئەو نائەدالەتیە نابێ بمێنێ هەر بەنەسەن ئەوە تا جەماعەتی فێمینیزم دوێنێ لە تەلەڤیزیۆن ئەوە تا لە بەردەستە ئەڵێ ئەو ئاەتی کە باسی فرژنیەکە نابێ بمێنێ شرم تعمیم نەکرێت لەسەر هەموو فێمینیزم هەر یەک ئەندامن کەوت عزیزەکەم کەسێک سەرۆکی بەشی بەرپرسی بەشی یەکسانی جێندەری هەیە لە زانکۆیەکی کوردستانە کە خاتونێکی باڵاپۆشی یەکگرتووی ئیسلامی کوردستانە بۆ هەر کەسێ بێت ئیشم بەوە نییە من ئەڵێم تا ئەو حەدەیە جێندەر مشکلەم لەگەڵی نییە کە وەزیفەی ئینسانەکان دیارەکە لە سنووری شەرع و بەها ئەخلاقیەکانە هیچ مشکلەم نییە لەگەڵ ئەو خوشکی کە باسیەکەی لەگەڵ حتا فێمینیزیشم هیچ مشکلەم نییە لە سنووری ئەوەی کە ئینسان وەزیفەی دیاری بکرێت لە چوارچێوەی خێزانێکی تۆکمەیە کە پێکاتۆ لە ژن و پیاوێک لەگە مناڵەکانە لە چوارچێوەی پاراستنی بەها ئەخلاقیەکان و لە چوارچێوی وەزیفەی ئینسانەکان وەکو ژن وەکو پیاو بەڵام لە دەرەوەی ئەمە ئیشکان من قسە لەسەر ئەوەکەم با خەڵک لە من با غەڵەت تێنەگە لە دەرەوەی ئەمە کێ ڕازی ئەبێت لە کۆمەلگای من پیاو بە پیاو شوو بکە ژن بە ژن شوو بکە لە بینی ئەمە شتی ئەو قسەیەم کرد بە ئەنقەس نەم کردووە دنیای خەڵک لەو ئەوروپایە لەگەڵ سەگا شووی کردووە لەگەڵ ئەسپا شووی کردووە حتا عەزیزەکەی من ئێستا جاران من و تۆ داپیری تۆ داپیری من پێچە نەبوون خۆپۆشتە نەکردەر نەبوون ئێ لە کوێوە هات لە ئەوروپاوە هات بەچی بەم سوسیال میدیا و بەم تەلەڤیزیۆن و ئیعلامە بڵاو بۆتەوە من و تۆ ناتوانین ڕێ لێ بگرین ئەو کاتەکە شاڵاوەکە هات شاڵاوێکە ئێستاکە ئەگەر بێت و ئێمە گەنجانمان کچانمان کوڕانمان مامۆستایانمان تۆکمە نەکەین بۆ بەرەنگاربوونی ئەم بابەتە نەوەی و جیلێک دروستە بێت لە بەردەستی ئەوانە دروستە بێت بۆی ئەبێ بەڕاستی مەناعەیان بۆ بکەیت سپاسەکەم بەڕێز حاجی کاروان بانخوازی ئیسلامی و پەرلەمانتاری پێشووی کوردستانیش بینەرانی ڕوودا و من نوێنەر فاتح سپاس کاتێکی خۆش